ئەو گۆڤاری کاریکاتێرەکانی پێغەمبەری ئیسلامی بڵاوکردەوە مشتومڕێکی دیکە دەنێتەوە. چارلی ئیبدۆ ئەو گۆڤارە فەڕەنسیەی 11 ساڵ لەمەوبەر چەند کاریکاتێرێکی لەسەر پێغەمبەری ئیسلام بڵاوکردەوە جارێکی دیکە بە بڵاوکردنەوەی چەند کاریکاتێرێک مشتومڕ دەنێتەوە و گرژی و ئاڵۆزی لە پەیوەندی سیاسیەکاندا دروست دەکات. گۆڤارە فەڕەنسیەکە لە دوایین ژمارەیدا چەند کاریکاتێرێکی عەلی خامنەیی ڕابەری شۆڕشی ئیسلامی ئێرانی بڵاو کردوێتەوە. ڕاشیگاندووە بڵاوکردنەوەی ئەم کاریکاتێرانە بۆ پشتگیریکردنە لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکانی دژ بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران. بڵاوبوونەوەی کاریکاتێرەکانی چارلی ئیبدۆ لەسەر خامنەی هاوکاتە لەگەڵ 8مین ساڵیادی ئەو هێرشەی کرایە سەر گۆڤارەکە و تێیدا 12 کەس کوژران کە یەکێک لەوانە دیارترین وێنەکێشی گۆڤارەکە بوو. بەرپرسانی ئێران هەرزوو لەبارەی بڵاوبوونەوەی کاریکاتێرەکان هاتنە سەر خەت. حکوومەتی ئێران باڵێزی فەڕەنسای لە تاران بان کرد و پێی ڕاگەیان ڕێگا بە پاریس نادەن سنوورەکان ببەزێنێت. ناسر کەنعانی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران بالانی فەڕەنسی گوتووە کۆماری ئیسلامی ئێران بە هیچ شێوەیە قبوڵی ناکات سوکاتی با پیرۆزیەکانی بکرێت. ڕێگە نادات هیچ لایەنەیەک لە بەهادینی و ئیسلامی و نیشتیمانیەکانی وڵاتەکەی بدات. وەزارەتی دەرەوەی ئێران لە ڕاگەیانداوێکدا ئاماژەی بەوە داوە بڵاوبوونەوەی کاریکاتێرەکان نەشیاو بوون ڕێگە بە فەڕەنسا نادرێت سنوورەکان ببەزێنێت. ئەم کاریکاتێرانە لە کاتێکدا دژی ئێران بڵاو کراونەتەوە کە خۆپشاندان و ناڕەزایی فراوان وڵاتەکەی گرتووەتەوە. بەرپرسانی ئێران وڵاتانی ڕۆژئاوا تۆمەتبار دەکەن بە نانەوەی پشێوی و پشتگیریکردنی ئاژاوەگێڕی لە وڵاتەکەیاندا.